حتى بیرمانەسێ جارێکیان باب 1400 سەرنشینی یەهودیان لە نێو سەفینەیەکە هێنا بۆ فەڵەستین بۆی کە لێوەندەر دایان بمەزرێن و یەکەی نەشتێزیبوونیان بۆ دروست بکەن. بەڵام بەریتانیا گوتی نابێت بەو شێوەیە ئەوە هەموو ڕۆژێت بە هەزاران بێت ئەبێ بە تەدریجی بێت. گوتی ئەبێ بگەڕێتەوە ئەم سەفینەیە. 1400 یەهودی تێدا بوو هەستان بە تەقاندنەوەی ئەو سەفینەیە بزانم چیان کردووە. لە ئەنجامی ئەم تەقینەوەیە 140 نەفەر لە یەهودەکان کە سەرنشینی ناو سەفینەکە بوو ئەبینی تەقاندیانەوە و ئەو 140 نەفەرە مردن ئەو کای تریش بە پەلەپەل دایان بەزاندن بەر لەوەی کە سەفینەکە نقوم بێت غەرق بێت. ئەوە هەر لە مینایەکانی لە حیفا لە شاری حیفا لە فەڵەستینە بزانە چیان کردووە. حتى هاوڵاتەکانی خۆیان کوشتونە بەس بەوەی کە پیلانەکەیان سەر بگرێت. درێغیان بەو نەکردووە چ یەهودی بکوژن چ بەریتانی بکوژن چ عەرەبەکان بکوژن چ خەڵکی گوندی دەریاسین و گوندەکانی دەوروبەری تریشیان. یعنی ئەمە لە مێژوودا مەشهورە حتى بەخۆیان قسە ناکەن ئاگادار بە. یعنی وەنەی بڵێ شتێک ئەمە باز بکەین بڵێن ئەمە شاراوە بێت. ئەمە هەموو کەسێک بزانێت تاریخی گڕۆپی هاگانە بخوێنێتەوە ئەبینێت ئەو هەموو قەت و عامیان ئەنجام داوە. بۆشە لە بەڵگەنامەکانی حکوومەتی بەریتانیا هاتووە ئەڵێ لەو ماوەیەدا کە هەتا بەریتانیا لە ساڵی 1940 دەرچوو ئەڵێ زیاتر لە 5,000 کاری تیرۆریستیان بەرامبەر ئەنجام درراوە لەلایەن ئەو گروپە و هەندێک گروپی تریش هەبووینە. کەواتە عنی گروپە تیرۆریستەکانی یەهودیەکان لەو ماوەیەدا زیاتر لە 5,000 کاری تیرۆریستیان ئەنجامدا و بە کوشتن و بڕین و تەقاندنەوە و وتێل و حتا نامەیان ناردووە بۆ دەسەڵاتدارانی بەریتانی هەلا لە نێو فەڵەستینە ئەبینی تەقاندویانەوە سەکردەکەیان کوشتویان مەرکە شۆڕتەکەیان کوشتووە یاخود جەنەڕاڵێکیان کوشتووە نامەی بۆمب ڕێژکراویان ناردووە لەو کاتەدا. یان تو بینە بەرچاوی خۆتەوە وڵاتێک هاتووە وڵاتێک بۆ داگیر کردوونە لەجێ سەقفیان هاتنە گەورە بوونە و یەکەی نیشتەجێبوونی بۆ دروستکردنەوە خەڵکانی بۆ کوشتن و قەتڵ عام کردنەوە خەڵکانش بۆ دەستەمەکردنەوە لە هەمان کاتدا ئەوان چیان کردووە لە هەردووچیان داوە هەم لەو کەسەی داوە کە پشتیوانی لێکردونە هەم لەو کەسانیان داوە کە ڕێگریان لێکردونە کەواتە وەفایان بۆ هیچ لایەک نەبووە. یعنی پرسیارێکە لەوەدایە معقول نییە تۆ کاتێک جێگا دەستی خۆت دۆزیەوە ئیتر پەلاماری ئەو کەسە بدەیت کە یارمەتی داوی. بەڕاستی ئەمەش لەسەر نەفسی سەرچل با بڵێن چەرچل یان سەرچل کە خۆتان نەزانن ئەو کاتێک کە لە ساڵی 1970 کە هاتنە نێو فەڵەستینە ئەو کاتە سەرچل سەرۆکی حکوومەتی بەریتانیا نەبوو بوو لە ساڵی 1939 بوو بە سەرۆکی حکوومەتی بەریتانیا. بەڵام ئەو کاتە سەرۆکی وڵاتە داگیرکراوەکانی بەریتانیا بوو. یعنی ئەو وڵاتان کە داگیرکرابوون لەلایەن بەریتانیاوە ئەو ببوون وەزیری مستعمرەتەکانی بەریتانیا بوو لە دەرەوە. یعنی ئەو وەزارەتە تایبەت بە بۆ وڵاتانەی کە داگیرکەر بوون وەکو فەڕەنسا وەکو بەریتانیا بۆ وەزیرێکی تایبەتیان هەبووە بۆ ئەو وڵاتانەی کە داگیر کراون لەلایەن وڵاتەکەی خۆیانەوە. بۆ ئەو کاتە سەرچل با بڵێن وەزیری وڵاتە داگیرکراوەکان بووە. بۆیشە کاتێک کە دێت بۆ بەریتانیا بۆ فەڵەستینە لەگەڵ سامۆئێل و لەگەڵ ئەوانە با بڵێن ئەو پیلانە داڕێژن کە لە داهاتوودا چۆن دەوڵەتەکە دابمەزرێن. بەڵام کاتێک ئەبینێت کە ئەو گڕۆپی هاگانە و چەند گڕۆپێکی تر بەرەنگاریانە بنەوە و لیان ئەکوژن و قەتڵ و عامیانەکەن ئەبینی زۆر تووڕابێت لە ساڵی 1939 کە بێتە بەسەرکردا و ئەو کاتە 5,000 سەرباز ئەنێرێت بۆی کە بەرەنگاریان بێتەوە. بزانە لێرەدا توشت بوونە بینی دۆست و پشتیوانەکانی تر بوون بەچی بە دوژمنی یەکتر بۆ چونکە ئەوان ئەیانویست لێرە بە دواوە ئەوان بەخۆیان حکومڕانی بکەن و لە خۆیان ڕائبینی کە بتوانن دەوڵەتێک دروست بکەن و ئەوەی کە خاوەن ماڵە ئەوانش بکوژن ئەوەی کە هاریکاریان بۆ ئەوانی هێناوە کە بەریتانی ئەوانش بکوژن بۆ دەریان نێن. بۆش ئەتوان پاشەوە کە ئەو جێگان تەقاندەوە بابن وەزارەتی هوتێلەکانیان تەقاندەوە مەرکەز شۆڕتەی بەریتانیان تەقاندەوە چەند کەسێکیان لێکوشتن بەوەشەوە نەوەستان جارێکیان بینی دوو سەربازی بەریتانی ئەڕفێنن و هەڵیان ئەواسن لە نێو دارستانێکە بەبەر چاوی خەڵکەوە با بڵێن ئەو سەرڕێگای خەڵک ئەبینی ئەو دوو عەسکەرە هەڵ ئەواسن وەکو ئیهانەکردنێک بە بەریتانیەکان لە هەمان کاتدا بینی بەریتانیا بەو هەنگاوی کە بینی کە ناتوانین بەرەنگاریان بێتەوە بەرەنگاریشان بێتەوە بینی لە دەرەوە
کە سەرچل بەرەنگاریان بۆ بە 75,000 سەربازەوە ئەو جابینی نەیتوانی وا بکات کە لە ناویان بە بۆ چونکە کاریگەری ئەوان لە نێو بەریتانیا زۆر بوو لەسەر حکوومەتی بەریتانیا بۆیشە سەرچل نەیەتوانێت وەکو سەرۆک وەزیران نەیەتوانێت لە فەڵەستینە ئەوانە سەرکوت بکات لەمان کاتە لە ئەمریکاش ئەوان جێگای دەستیان دیار بوو لە نێو حکوومەتی بەریتان لە نێو حکوومەتی ئەمریکایە بۆیشە نەیەتوانێت لەوێشدا با بڵێن لە ناویان بات ئەگەر بیتوانی باە بووە نەکەتا لە نێو فەڵەستین بۆ دەبووە لە نێو بەریتانیاشە لە نێو ئەمریکاشە بەرەنگاریان بێتەوە بۆیشە ناچار بوو پێشنیاری ئەو کرد کە کێشەی فەڵەستین لە نێو ئومەم متحیدە یەکلایی بکرێتەوە بۆی کە ئەو هیچکە تووشی ئەم شەڕە نەبێت لەگەڵ یەهودیەکان لەگەڵ ئەو گروپانەی کە دروست بوونە کە بەرەنگاریان بۆتەوە لە نێو فەڵەستینە بۆشە زۆر تووڕە بوولیان بەڵام نەشیتوانی لە ناویان باد یاخود دایان بمرچێنێتەوە بۆشە بە ناچاری ئاگادار بن بەریتانیا ناتوانێت بڵێن دەرچوو ئەتوانێت بڵێن وە دەریان نا چێ وە دەریان عەرەبەکان نا بەڵکو هەر یەهودیەکانی کە بەخۆی هێنابوونی و دەریان ناو زۆر بەسە شۆڕی بە ملکەچی و بە زەلیلی لە نێو فەقاشی فەڵەستینە دەرچوون مەیدانەکان بە تەواوی چۆل کرد بۆ گروپی هاگانە بە تایبەتی دوای ئەمەش بوو بە دروستبوونی جەیشی ئیسرائیلی ئەمڕۆکە کە هەیە کەواتە هاگانە بناغەی دروستبوونی جەیشی ئیسرائیلی ئێستاکەیە